سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. هەر کاتێک بانگەشەی هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و عراقیش بۆ هەڵبژاردنەکان دەست پێ دەکات، هێز و لایەنە سیاسیەکان بەگشتی دەست بە هێرشکردن دەکەن بۆ سەر یەکتری، ئەوەش لە ڕێگەی بەشێک لە ئەندام و لایەنگر و کادرەکانیانەوە. بەشێک لە هاوڵاتیان و تەنانەت چاودێرانی سیاسیش پێیان وایە ئەمە دۆخێکی ئاساییە و پەیوەستە بە بانگەشەکانی هەڵبژاردنەوە. بەڵام لە تازەترین هێرشدا بۆ سەر یەکتری پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمجارە لەسەر ئاستی باڵا، لەسەر ئاستی مەکتەب سیاسی و جێگیری سەرۆک و هاوکات ئەندامی سەرکردایەتی هێرشێکی توندیان کردە سەر یەکتری. دوێنێ نێچیروان بارزانی جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە بانگەشەی حیزبەکەیدا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە لێدوانێکی سەرکردایەتی یەکێتی تووڕە و نیگەران کردووە. نێچیروان بەرزانی ڕایگەیاند کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئێستا تەنیا حساب بۆ پارتی دیموکراتی کوردستان دەکرێت لە بەرامبەردا ڕێواز فایق ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوکات سەرۆکی پەرلەمانی کوردستانە وەڵامی نێچیروان بەرزانی دایەوە کە جیاواز لە پۆستە حیزبیەکەی سەرۆکی هەرێمی کوردستانیشە. من ئەمڕۆ دەپرسم ئاخۆ ئەم هێرشانە بۆ سەر یەکتری لەلایەن پارتی و یەکێتیەوە تا چەند ڕێتێ دەچێت وەک دۆخێکی ئاسایی بانگەشەی هەڵبژاردن سەیری بکەین. ئاخۆ ئەم هێرشانە کە لە ئێستادا چوەتە ئاستی باڵاوە چ لێکەوتە و زیانێکی بۆ سەر هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق دەبێت؟ بە میوانداری بەڕێز شادمان مەلا حەسەن ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لێبێ کاک شادمان، ئەم کاتت باش. دەمەوێت بزانم ئەم هێرشانەی ئێستا یەکێتی و پارتی کە بۆ سەر یەکتری دەیکەن دەکرێت وەکو هێرشێکی ئاسایی وەکو بانگەشە بۆ هەڵبژاردن سەیری بکەین یاخود نا ئەمە جیاوازە و لەسەر ئاستی باڵا کراوە؟ زۆر سپاس. دیارە ئەم هێرشانە دەتوانین بڵێن هەم ئاساییە هەمیش بخۆی وەکو شێوەیەکی تەقلیدی هەر هەبوو ئەم هێرشانە لە بینی پارتی و یەکێتی. بەڵام ئێستاکە لە دوایین دەتوانین بڵێن کەمتر لە 15 ڕۆژی هەڵبژاردن نزیک دەبینەوە. بۆیە ئەم هێرشانە کە دەست پێ کردووە دیارە زیاتر بۆ ئەویتان کە شەقامی کوردستان و شەقامی ئەو شوێنانەی کە کاندیدیان لێ هەیە بزولێن و بە شێوە تەقلیدەکەی بە بکرێتن و لێدوانەکەی سەرۆکی هەرێم لێدوانێک بوو دەتوانین بڵێن لەگەڵ هەم عورفی سیاسی هەم لەگەر پێگەکەشی هەم لەگەر ئەم مۆدێلەی ئێستاکەی کوردستانیش نایەتەوە یەک کاتێک کە مەسەلە خۆی بە تەنها دەناسێنێتن. ئێمەوە دۆخی لە حیزبەکانی کوردستان هەمویان ئاشکرارە ناو خەڵکی کوردستان ئەگە بێت و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و بێ گزی بکرێت و بێ چاسوکردنەوە بێ ئەوەی هەڕەشەی قوت بڕینی خەڵک بکرێت و بێ ئەوەی هێزی چەکدار ینی بە شێوەیەکی ڕێکخراو بە شێوەیەکی هۆڵێنکراو ینی بەشداری پێنەکەن قەبارە و قوارەی حیزبەکان دەزانین لە تا ڕادەیەکی چەندە و ئەوەی کە کراش وەڵامەکەی ڕێوازفایە هەم ئەندامی سەرکردایەتی و هەم کە لە پۆستی سەرۆکی پەرلەمانە لەوانەیە گەرەوەی نێچیروان بارزانی نەیکردایە ڕێوازخان نەیکردایە. بەڵام من پشتگیری لە وەڵامەکانی ڕێوازخان دەکەم و هەم وەکو ئەندامی سەرکردایەتی هەمیش وەکو پێگەیەکی باڵای هەیەویش کە سەرۆکی پەرلەمانی کوردستانە. بەڵام لامان کاتدا ئەوەی کە نێچیروان بارزانش کردی دیارە لە خود و خۆڕایی ینی قسەکەی لە ڕستەیەکی بۆژ یاخود ڕستەیەکی بەتاڵ یاخود ڕستەیەکی بێ ناوەڕۆک ینی بەتاڵ لە ناوەڕۆک ناتوە کە دۆخی یەکێتی دۆخێکی خراپە و خۆشی لەوانەیە سەر و سەودای لەگەر ئەو کەتنەی کە لە هەشتی تەمووز کرا لەسەر ناوخودی یەکێتی سەر و سەودایەکی هەیە لەگەڵ کە لەبەرەوەی فەرمانەکانی ئەو تەغیراتانە بە ئیمزاوی کرا لەوانەیە بەشێک بوویتن لەم
نەخشەیە کە بۆ لاوازکردنی یەکێتیکراوە لە هەما کاتیشدا هیوادار ڕێوازخان بە هەمان شێوە کە وەڵامی نێچیروان بارزانیداوە بڕاتن بە هەمان شێوە پەیامەکە بباتەوە بۆ لای هاوسەرۆکی یەکێتی ئەوە براکەی کە جێگری سەرۆکی حکوومەتەوە لەگەڵ ئەم هەواڵانەی کە وەکو هەنجینیان لە کلۆرەدار دۆزیەوە کە زوو چون پاڵپشتی خۆیان بۆ ئەم کەتنەی هەشتی تەموز کرد بڕاتەوە لای ئەوانیش و بەداتاوە دۆخی یەکێتیان پێ بێتن کە دۆخی یەکێتی باشانێ چیروان بارزانی وەک دیارە لە بانگەشەی حیزبەکەیدا لێدوانێکی لەو جۆرەی داوە ئەو ئێوەش پێتان وایە کە لە کاتی بانگەشەیە تا ئاستێک ئاساییە حیزب و لایەنە سیاسیەکان هێرش بکەنە سەر یەکتر بەڵام بۆچی یەکێتی لێدوانێکی لەم شوێ بە هەوڵی سڕینەوە ناو دەبات پێتان وایە ئەمە باگراوندێکی سیاسی قوڵتری لە پشتەوە یان تەنیا لێدوانێکە بەتاکیید باگراوندێکی سیاسی و قوڵتری لە پێ پشتەوە یعنی چکە لە بەرەوەی ئەگەر بێت ئێستا بانگەشە و هەڵمەتی هەڵبژاردننی یەکێتی میتینگەکانی یەکێتی ئەگەر جۆش و خۆش و قەرەباڵیەکی گەورەی بەسەرەوە با و ناخودی خۆی یەکێتی یەک تیم و یەک ئاراستە و یەک دەست باە بەتاکیید لەوانەیە نێچیروان بارزانی ئەم ڕستەی نەوت با لەوانەیە لە شوێنێکی تر لۆمەی یەکێتی بکردان لە شوێنێکی تر هێرشی بکرد بە سەر یەکێتی یاخود لە شوێنێکی تر ڕخنە و تێبینی و سەرنجی خۆی بخست بە سەر حیزبەکانی تر بۆیە تۆ چ دەردێکت لێبیتن حتمما باسی ئەم دەردەت دەکەن ئێستاکە دەردی یەکێتی دەردی پوکانەوە و قەیرانێکی قورس و قوڵی ناوخۆیە یعنی هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی جەماوەریەکی دێت تا چاودێرانی سیاسیش هەمویان چۆن مەسەلە ئەو ڕووداوانی کە سوورەی ئەنجامەکەیان لەبەرچاوە ئێستا کەش خەڵکێکی زۆر سوورەی ئەنجامەکانی هەڵبژاردننی دەی لە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرچاوە کە ینی هیوادارم ینی ئەم ڕێیە من هەڵەبی یاخودم تێ پێشبینی من هەڵەبیتن بەڵام بەپێی ئەو ڕاپرسی و داتانەی کە دێن ینی جێگای دڵخۆشی نینە چکە لە بەرەوەی قەیرانەکە ڕۆژ بە ڕۆژە قوڵتر دەبێتەوە بۆیە ینی من هیوادارم ڕێوازخان کە پێگەیەکی باشی هەیە و کەسێکی قانونزان و کەسێکی وشیاریشەوە کەسێکی بەدەم و پلیشە لە قسەکردن بڕاتەوە بۆ لای هاوسەرۆکی یەکێتی کە ستاکە ئەم کەتنەی کردیەوە تێی بگەینیتن بە عقلانی تێی بگەێتن چۆن یانی ئەمڕۆکە بە عقلانی وەڵامی نێچیروان بارزانیدا بە هەمان شێوە سەرۆکی هاوسەرۆکی یەکێتی تێبگەێنیتن کە دۆخەکە چەند مەترسیدارە باشە کاک شادومان ئەوە بە نزیکی دوو جار باست لەوە کرد کە ڕووداوەکانی هەشتی تەموز وەکو کەتن ناساندە من دەمەوێت لەبارەی ئەوە پرسیار لێ بکەم بەڵام ئەوە هەڵدەگرم بۆ بەشی کۆتایی بەرنمەکەم بۆی زیاتر لەسەر تەوەری دیاریکراوی بەرنمەکە قسە بکەم دەمەوێت بزانم ماوەی زیاتر لە 30 ساڵە یەکێتی و پارتی پێکەوە شەراکەتیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆچی تا ئێستا نەیانتوانیوە ئەو بۆ یەکتری بسلمێنن کە بەڕاستی ئەم شەراکەتەی کە هەیەە شەراکەتێکی ڕاستەقینەیە بۆ خۆی دەتوانین برێن حرەکەی کوردی ئەم 30 ساڵە نیە حرەکەی کوردی دەتوانین بڕێن نزیک بە 6 ساڵ دەبیتن کە لانی کەم لە ئەزمونیان لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕی بۆ ئەویش تریشکە ئەمەش کەڵەکە بوو باگراوەندەکەی دوور و درێژ دەبێتەوە دەڕاتن بەڵام کە هاتووە ئەمان لە ماوەی ڕابردوودا لە حکوومەتی ڕانی هەرێمی کوردستان چووکە لە بەرەوەی حکومڕانیەکە لە ئاساسێکی تەندروست نەبووە ئەنێمە حقیقەتە ینی تەندروستیەکی هاونیشتیمانی لە یەک کاتدا مەسەلە چەند حسەی من دەبیتن وەکو پارتی چەند حسەی منیش دەبی وەکو یەکێتی بەڵام لەوانەیە هاوڵاتیەک ئەگەر لە دوو حیزبەی نەبوویتن لەوانەیە مافی وەکو پێویست نەبە وەکو ئەندامەکەی یەکی پارتی و یەکێتی نەبوویتن ئەمە شتێکی خراپە ئەمە ژوای کردێت دڵدۆنجی و یعنی یەکانگیری نەبیتن بۆیە بەردەوام هەر کاتێک ئەم ململانەیە ئەم ململانەیەکی کە دەتوانم بڵێم ینی من بۆ خۆم بەڕێی خۆم پێم وایە تەندروست نییە شۆڕ بۆتەوە بۆ ناو هەموو جونگەکان هەموو جونگەکانی هەتا یاسادانانیش ینی لەوێشەوە لە بعدی حیزبی زیاتر دەبینرێتن کە چەند ئەم یاسایە بەسە لە دەربچێنرێتن چەند لە قازانجی ئەم حیزبێ چەند لە قازان زەرەری حیزبی بەرامبەرمە وا لێک دراوتە بۆیە ینی شتەکان لەسە بنەمایەکی نیشتیمانی و یەکانگیر و تەندروستدانی نەهاتوتە پێش و ململانەکانیش بەردەوە ئەمە ململانەکەش کە لە دوای ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو یەکێتی تەمان هاوسەنجی تقریبان لەگە بەرامبەر پارتی لە دەستدا ینی ژمارەی کورسەکانی هاتە خوارێ و لە دوای هەڵبژاردنیش
یەکێتی ژمارە کوچەکانی کەمەوە یەکێتی جاران هاوسەنگ بوو لەگە پارتیانی لە ستونەکانی حکوومەتی هەرێم ئەگەر یەکیان سەرۆکی پەرلەمان باەکە و کاتی سەرۆکی هەرێم نەبوو یەکیان سەرۆکی حکوومەت دەبوو لە هەموو دامەزراکەم بەڵام ئێستام هاوسەنجە نما ئەگە سیرکەی هەموو سەرۆکایەتەکان بەدەست پارتیەوە ینی تاکە سەرۆکایەتێک لە دەست یەکێتی سەرۆکی پەرلەمانە ئەوی ژوازام لە ڕۆ قانونی ناوخۆیەکەی سەرۆکایەتی پەرلەمانە نەک سەرۆکایەتی پەرلەمان ڕۆلی زیاترەوە لە سەرۆکی پەرلەمان زۆر باشە لە دوێنێەوە لە دوای ئەو لێدوانانە و بە دیاریکراویش لە دوای لێدوانەکەی ئەم ڕۆی ڕێواسفایق سەرۆکی پەرلەمان و هاوکات ئەندامی سەرکردایەتی یەکێتیەوە خەڵک بە شێوەیەکی گشتی بازدەوە دەکاتیان بۆچوونی وایە پێی وایەکە ئەمە تەنیا بۆ ڕاکێشانی هەست و سۆزی جەماوەر و لایەنگرەکانیانە بۆ پێش هەڵبژاردن و بۆ ئاراستەکردنیان بۆ کاتی دەنگدان پێتان وایە ئەمە تەنیا بەشێکە لە هەڵبژاردن یان دۆخەکە درێژ دەبێتەوە بۆ دوای هەڵبژاردنیش من تەسەوەر ناکەم ئەم یەکێتی ئێستاکەم بە ئەوەیە زیاتر لە بۆ دوای هەڵبژاردن بڕاتەوە چکە لە بەرەوەیەگە لە ببینی لە دوایین دیداری ڕۆژنامەوانی هاوسەرۆکی یەکێتیە باڵباف تاڵبانی ئەو گوتی ئێستا گوتی لە ئێستاوە بەربەست نماوە لە بۆ یەک خستنی خۆمان لەگەر هەولێر و لەگەر لایەنی بەرامبەر بۆیە باوەڕ ناکەم لە دوای هەڵبژاردن ئەوانە بەردەوام زۆر باشە بۆچی لەسەر ئاستی ئەندامێکی سەرکردایەتی وەڵامەکە درایەوە پێتان وایە ئەمە تەنیا وەڵامێکی شخصی وەکو ئەندامێکی سەرکردایەتی بوو یان ڕوونتر بڵێن بۆچی وتەبێژی فەرمی یەکێتی وەڵامەکەی نەداوەتەوە وتەبێژی یەکێتی هەر لە بدایەتەوە کەوتی وتەبێژە ئەو ئیشیەوەیە کە وتە نەبێژیت نیز وتەیەک نابێژیت بەدەستەمە نییە دیاراویش وەکو نازانم چێ لە پشتی ئەم ڕێخستنە بووە دیارە پێیان وا بووەکە ئەو چکە پێگەکەی لە سەرۆکایەتی هەرێمەوەیش پێگەکەی لە سەرۆکی پەرلەمانە وەڵام بدرێتەوە هەر ئەمە وای کردووە جینا مەسەلا ئەگە وەکو جێگەی سەرۆکی پارتی بەڵام ڕێواسپایق لە وتەکانی ئاماژەی وەکو کادرێکی وەڵامی داوەتەوە ئەگە وەکو حیزب پلەی حیزب بادەبا بڕیاردەری دەستەی کارجێڕی جواب بداتەوە کە ئەو یەکە لەوانەی کە ڕۆلی زۆرە لەم بە زمانەی یەکێتی هەقا و جوابی بداوە بەڵام ئەویش قەت بە حیاتی قسە ناکە بۆ میدیا وایە پێش وەڵامەکە سەرکردایەتی یەکێتی ئاگاداری ئەوە بوو بێت نازانم خۆ سەرکردایەتی یەکێتی ئێستا کۆ نابێتەوە نازانین لە کوێن دەرێستا مەسەلا من لەگەڵ کۆنتاکم لەگەر کەس لە ناو سەرکردایەتی یەکێتی کۆنتاکی لەگەر یەک نییە ئیلا هەر گروپە و دوو کەس سێ کەس لە شوێنێک یانی ئەمە دەبا لە هەتا ئێستاکە دوو کۆبنەوەی ئاسایی و چەند کۆبنەوەیکی نائاساییمان بکردبارەوە بەڵام ئەنجومەنی سەرکردایەتی خۆ هیچ کۆبنەوە و هیچ هەتا تەنانەت گروپە وەتسابیشە بوو لە دوای ئەو ڕووداوانەیە کە هاتنە پێش گروپی وەتسابەکەشیان داخست ینی بۆ ئەوەی کەس نەتوانی ڕاوسەرنجی خۆی زۆر باشە لە وەڵامەکانی سەرەتای بەردامەکە دوو جار باست لەوە کرد کە ڕووداوەکانی هەشتی تەمووس وەکو کەتن ناوت برد بۆچی پێتان وایە ئەو ڕووداوانی کە لە ناو یەکێتی لە دوای هەشتی تەمووزەوە ڕوویانداوە بەشێکی دیارە لە وتەکانی خۆتە وا دیار بوو کە بەشێکی پەیوەندی بە نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتیەوە هەبوو و بۆچی بە کەتن ناوی دەبێت ئەی کەتنە تۆ مەسەلا حیزبێک لە ژیانی ئاسایی خۆی بوو لە کاتێکی تر تۆ مەسەلە هاوسەرۆکێکی تر ڕۆیشتووە دەرگای لەو دامەزراوە دەرگای لەو دامەزراوە گوتیەوە هاتووە ویتر کۆمەڵێک چیرۆک و باز دەکاتن وی تر دەرێ نابی ئەم هاوسەرۆکە بمینێتن و هەڕەشەی هێز و بەکارهێنانی هێز و ئەی ئەمە کەتن نەبێتی کەتنە ئەگە کێشەکە پێتان وایە پارتی لە پشتەوەیە ئای خۆ پارتی نازانم لە پشتوێنە بەڵام خۆ ئەم دوو مەرسومەی کە دەرکرابوو بۆ ئەو دوو دامەزراوە بەنهێنی سەرۆکی هەرێم دەری کردو کە ئەو سەرۆکی هەرێمی جێگی سەرۆکی پارتیە و کە ئێستا ئەمڕۆکە ڕێواسپایق وەڵامی کاویش زۆر باشە پێتان وایە دۆخی یەکێتی بۆ ئەم هەڵبژاردنە ئەنجامی هەڵبژاردن چۆن دەبێت وەڵای من نامەوێت زۆر مەسەلا بە شێوەیەک لە شێوەکان قسەی لەسەر بکەم چکە لەبەرەوەی من ئێستاکە بە حکمی هەڵوێستەکانم لەوانەیە قسەی من وا لێک بدەنەوە بڵێنەمە دژی هەڵبژاردنە بۆیان حەز ناکەم هیوادارم باش بەڵام ئێستا تۆ ئەندامی سەرکردایەتی بە فەرمی بەڵێ تۆ ئێستا بە فەرمی ئەندامی سەرکردایەتی یەکێتیت بەتاکید ئەندامی سەرکردایەتیم بەڵام بە حکمی هەڵوێستەکەم کە من هەڵوێستم وەرگرتووە لەسەر ئەم کەتنەی هەشتی تەمووز
لەوانەیە ئێستاکە وای لێک بدەنەوە کە من دژی ئەوەم کە یەکێتی دەنجی زۆر بینیتن بۆیە نامەوێتن قسە لەسەرەوە بکەم و دوای وابزان کە من دەمەوێت خەڵک ساردەوە چکە لەبەرەوەی هەمومان بەڵام دەزانم دۆخی یەکێتی دۆخێکی خراپە و دۆخێک نییە کە لە ئێستادا هیچ حیزبێک حەسوودی بەلایانی باشە پێدا هەر ببا لەوانەیە خەڵکێک حەسوودی پێ بباتن بەلایانی خراپە بەڵام بەلایانی باشە کەس حەسوودی پێنا زۆر باشە ئێستا تۆ بەشداری لە بانگەشەکانی یەکێتی دەکەیت هیچ هەوڵێکت هەیە بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستان من بۆ خۆم لە هیچ بازنەیەکیاندا نەناوم و ڕۆژانەش بە خۆ دەزانی کۆمەڵێک لە هەولێر کێشەم بۆ دروست دەکەن بەردەوا ئەمەتاوە کار گەیشتەوەی کە لە دووی مانگ و ئەوانە چەند جارێک هێزیان بەرامبەر جوولاندم بەڵام بۆ خۆم دەڕۆم سەردانی کۆمیتەکان سەردانی ماڵەکان دەکەم من ئەندامی سەرکردایەتی ملتەزیمم دەبیت دەنگ بدەمە لستی یەکێتی و کاندیدی زۆر باشە ئەمانە ئەوە دەبی هەم لە ڕووی میلتزام و هەم لە ڕووی ئەخلاقیەوە دەبی هەر وا بەڕێز شادمان مەلا حەسەن ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت بیرانی بەڕێز ئێوەش هەر شاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت